سلااوان لێبێت من کۆڤان عەزەتم لە بەرنامەیەکی 3X لەگەڵتان دەبم ئەم جارە باس لەو هێرشانە دەکەین کە دەکرێنە سەر حکوومەت هێرمی کوردستان بۆ لایەنێکی ئۆپۆزیسیۆن لەوانەیە ڕەوا بێت هێرش بکاتە سەر حکوومەت بۆ ئەوی بتوانێت لە هەڵبژاردن دەنگێکی پێویست بەدەست بهێنێت و بتوانێت فەرمانڕەوایی ئەو وڵاتە بکات. بەڵام ئایا بۆ حزبێکی بەشدار و هاوبەش ئاساییە هێرش بکاتە سەر حکوومەت؟ لەسەرم بابەتە گفتوگۆ لەگەڵ بەڕێز پێشەوا هەورامانی گوتەبێژی حکوومەت هێرمی کوردستان دەکەین. کاک پێشەوا بەخێر بێت. سپاس. بەرلەوەی بچینە سەر بابەتەکە ئەمێ شتێکت پێ بڵێن. بەڵێ فەرموو. گوتەبێژی یەکێتی دەڵێت من گوتەبێژی حکوومەت ناناسم. تۆ ئەوە ناسیت؟ جارێگاتمان بەرنامەیە هەر هەمان پرسیاری عەموو سعدید لە من کردوتت ئەڵێ پێشەوا ئاوها ئەو کات من یەناسی. من بە تۆ وت پیاوێکی شیرینە بەڵام زۆر بەکەمی قسەی ڕاستەکە. بیرما بۆیە هەر ئەمڕۆ کەوتوێتی نایناسم سالمێنەری قسەکەی منەکە ئەموت زۆر بەکەمی قسەی ڕاستەکە. بەڵام منەوە ناسم. ئەوە ناسی بەڵێ زۆر باشەی ناسم. ئەم دووەرەقەی لە لامە ناوی کاک سعدیە نە لە هیچ شوێنێکی سۆشیال میدیا دەسم کەوتووە نە لە هیچ لایەنێکەوە کە بۆی دروست کرد بێ. چیان وەرەقەیە؟ ئەمە بەڵگەی پەیوەندی کاک سعدیە بە مخابەراتی بەعسەوە. بۆیە من زۆر باشەی ناسم. تاریخی ئەزانم. لە نەمساوە هەتاوەکو هەولێر. ئەمە ڕاست و درستی بۆ هەیە؟ ئەمە قسەی من نییە. ئەمە بەڵگەیە خۆشی بڵێت بۆیان نە من نووسیومە نە دەستخەتی منە نە شتێکە تاریخیە و بەتەنهایی کاک سعدیش نەبوو، هی مەجموعەی خەڵکی تریشی تیا بوو، بەڵام ئەو یەکەم ناوە ئەلفە. لەوانەیە بڵێن بۆیان هەڵبەستوم. ئێمە هەمیشەوە ناسیومانە مەسەلەن پێڵین کاک سعدی پیرە، بەڵام لێرە نووسراوە سعدی محەممەد ئەگەر سەیری بکەیت لە نەمسا. هیوادارم خۆی وەڵامی ئەو بابی داتەوە. باش. کاک پێشەوە بەڕێز بافڵ تاالبانی دەڵێت بەبێ بۆ هەر یەک شتی تریش بە کاک سعدی نەڵێم. ئەتوێت پێ بڵێ؟ ئەمە پێی بڵێم بیرکەرەوە 10 ساڵ پێش ئێستا کێ بە تۆ ئێوە لێ دوان بدە، ئێستاش کێ پێتەڵێ بەو تەمەنەوە. چۆن مەبەستت چییە؟ 10 ساڵ پێش 10 ساڵ پێش ئێستا تەوجیهی سیاسی لە کێ وەرەگرت؟ بەڕەحمەت بێ کاتێکە کاک سعدی هاتە بەردەم کامێرا وەختی خۆی کە کاک نەوشیروان و جەنابی مام جەلال مابوون، کاک نەوشیروان و مام جەلال پێیانەوت بەم جۆرە قسە بکە. بەس با بیر بکاتەوە ئێستا کێ پێڵێ بڕۆ قسە بکە، سەیری فەرقەکە بکات لە کوێوە هاتووەتە کوێ. بۆتەوێت چی بڵێ بەمە؟ ئەمەوێ پێی بڵێم ئەوەی ئێستا قەدر و قیمەتی خۆی بزانێت. ئەوەی ئێستا پێڵێت چییە؟ قەدر و قیمەتی خۆی بزانێت. مام جەلال پێت بڵێ ئەوە بکە فەرقە لەگەڵەوەی کە ئێستا خەڵکێک پێڵێنەوە بکە لە تەمەنی کوڕەکانیشینێ. کێشەم لەگەڵ تەمەنەکەش نییە. بەقەد هەموو تەمەنی ئەوان لەوانەیە پێشمەرگایەتی کرد بێ ئەوانەیە کە ئێستاوە هەڵیە سۆڕێنەوەی کە نەبەزم لە سۆشیال میدیا و قسەی قۆڕی پێەکەن. چی پێکات؟ دیارەکە کێ پێکات؟ کێ قیادەیەکێتیەکات؟ مەبەست بەڕێز بافڵ تاالبانی؟ بەڵێ. بەڵێ. بەڵام ئێستا ئێمە باسی دوشتی جیاوازەکەین، باسی حیزبە بەڕێز مام جەلال و کاک بافڵ دوشتی زۆر جیاوازن، زۆر دوورن لێ. سەرۆکی حیزبە بەچی بۆتە سەرۆکی حیزب؟ هەرچەندە من حەقم نییە بەڕاستی ئەو بێنەوە بەردەی ناو ئەوانەوە چۆن بوونەتە سەرۆکی حیزب، حەزەکەم لێی گەڕێ با زۆر نەباش. بەڵام هەر بافڵ تاالبان دەڵێت بەبێ ئێمە پارتی ناتوانێت سەرۆکی حکوومەت دیاری بکات. هیچ سەرۆکێکی بینە بەرچاومان هەراڵێ ناتوانم دیر ئامێت شتابێت. هیچ سەرۆکێکی خوێنەوارم قسەیە ناکات. ئەگەر کەسێک سەیری تاریخ بکات ئەزانێت کە ئەم قسەی وانە و واژ نابێت. بەڵام نابێت. کاک بافڵ من پێم وایە نەک خوێنەوار نییە، تەسەورەکەم تەنها شتێک خوێندبێتی و نووسراوی سەر قوتوی ڕێد بوڵە نەک کتێبێک لەسەر تاریخ. چوە گەر تاریخ بخوێنێتەوە ئەزانێت کە زۆر لە پێش ئەو ئەم قسانە کراون و جێبەجێ نەبوونەوە بۆ جۆرە نەبوون کە ئەوان کوڕی مام جەلالە. ڕێزم هەیە بۆ مام جەلال و ئیشەڵا جێگەی بەهەشت بێ و خوا لە گوناحەکانی خۆش بێ. بەڵام تاریخ پێمانەڵێت کە ئایا ئەم قسەیە ئەم هەڕەشەیە پێشتر ڕوویداوە یان نا، چونکە ئەمە تاریخە مێژووە و سەرکردەی سیاسی عاقڵ مێژووە خوێنێتەوە پێشەوەی هەنگاو بنێیان قسە بکات. بەس وەکووتم تەنها نووسراوی سەر قوتوی ڕێد بۆڵی خوێندوێتەوە گینا قسەی وای نەکرد. بەڵام واقعەیەک هەیە و سەرۆکە
ئەو با بڵێن چوار جار من حەقم نییە لەوەی کە ئەو سەرۆکەیانە و ئەش بێت من لەسەر لێدوانەکەی وەڵامی بەڕێستە و بۆیەش وەڵام تەدەمە چووکە باسی بەڕێز جەنابی سەرۆک وەزیران مەسرور بارزانی کرد ئەگینا ئەگەر قسەیەکی لەسەر حزب بەناو ناوی تایتڵەکە پارتی بۆیە وتەبێژی پارتیە بۆ جوابی بداتەوە بەڵام هەندێک جار دەڵێن پێشەوە هەورامانیش گوتەبێژی حەزبە من وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانم لە حاڵەتێک کە حەزبێکی ژیان سەرۆکی حەزبێک یان کەسێک لە ناو حکوومەت بێت قسە لەسەر جەنابی سەرۆک وەزیران بکات هەرگیز بێدەنگ نابم و جوابی شێدەمەوە بەڵام قەت بیستوتە من لێدوانێک بدەم لەسەر ئەوەی یەکێتیبی گوتەبێژی پارتی قەت بیستوتە من لێدوانێک بدەم کە مەسەڵەن کاک بافڵبی وتایە پارتی 34 کورسیێنێ من حەقم چێ با وتەبێژی پارتی جوای بداتەوە بەڵێ وتەبێژی ئەوانە مەگەر بە حەق و بە واجب و بە ئەرکی سەرشانی خۆیان هەستن نەخێر هەڵنەستاون نەخێر تۆ چۆن لە حکوومەتێکی تۆ چۆن لە حکوومەتێکی و لە پۆست و پلە و ئیمتیازاتەکانی لە حکوومەتی بەڵام دژی مەشارع و دژی پرۆژە گەورەکانی دژی ڕۆیای بەڕێز سەرۆک وەزیران بۆ داهاتوێکی باشتر بۆ میلەتە ئەوەستیتەوە بڕۆ ئێستا بڕۆ سەیری میدیاکانیان کە بزانم هیچ ئۆپۆزیسیۆنێک واکە من کەی جوابی من کەی جوابی ئۆپۆزیسیۆنم داوەتەوە باشە بەڵام بۆ قبولتان کەی قبولمان کردووە کوا قبولمان کردووە بۆ هاواریان لێ هێستاوە بۆ هاواریان لێ هێستاوە کاک بافڵ نەیوت مەسرور بارزانی وتی نایعنی نا ئەو هێشتا هەر ئەڵێ نابۆ قاچاقچێتی نەخێر بەڕێز هەر من دیسان قسەی خۆیەکەمەوە بەڵگە کاک مەسرور بۆ قاچاقچێتی ئەڵێت نا بۆیە کاک بافڵ ئەو قسەی ڕاستە کە ئەڵێت کاک مەسرور وتی نایعنی نا سەرچاوم زۆر ئاساییە گلەی زۆر ئاساییە سەرچاوم بابێن گلەی بکەن بابێن گفتوگۆ بکەین بابێن مناقەشە بکەین پێکەوە لەبەرەوەی کە ئێمە دەرگای مناقەشە گفتوگۆماندانە خستووە ئەکرێت لە چوارچێوەی ئەنجومەنی وەزیرانە و لە دەرەوەی ئەنجومەنی وەزیرانیش پێکەوە دابنیشین بە دوای چارەسەرا بگەڕین بەڵام نەک لە میدیاوە لە ئەنجومەنی وەزیران هیچ نەڵێین و بەڵێ و دەستخۆش و زۆر باشە و بەڕاستی جوانە و بەڕاستی پرۆژەیەکی گەورەیە بەڵام شەو لە میدیا بە جۆرێکی دیکە تعاملیان کردووە بەڵێ سیاسەتێکی دووڕووی ئەمە بەڵام مەشلەن دەسەڵاتیان پێ نەداوین چۆن ینی پێیان نەدراوە دەسەڵات چییە بەشدارین هاوبەش نین دەسەڵات چییە هاوبەش نین ئەی بۆ تایە ماونەتەوە بۆ تای ماونێتەوە بەڵێ حەقە جوابی ئەم پرسیارە بدەنەوە باشەی بۆ ئێوە پێیان ناڵێن مادام جێگی ئۆپۆزیسیۆنتان گرتووە بڕۆن ببن بە ئۆپۆزیسیۆن پێمان وتون ئێمە هەر ئەسڵەن کە پێشتر نەمان کردوونەتە ئۆپۆزیسیۆن مڕاعاتی وەزعی کوردستانمان کردو خۆ کاتێکە پەرلەمانی کوردستان بەڕێز جەنابی سەرۆک وەزیران متمانەی وەرگرت پارتی 50 زایدیەکی هەبوو لە پەرلەمان بەڵام یەکێتی نەکردە ئۆپۆزیسیۆن کە ئەگەر ئارەزووی لێبێت ئەی کات ئەگەریش قۆبڵی نەکرد واتە دژی دیموکراسی و دەنگدانە بۆ دەنگدانەکەین ئێمە بەڵام من ئێستا پێتەڵێم من ئێستا پێتەڵم هەر چەندە دیسان پێتەڵێم ڕجار لێکم من بەرەوە ناو باسی حزبی بەزەم قسەیە وەکو قسەی ئەخیر هەر کەس لە هەڵبژاردن سەرکەوتنی هێنا ڕەوی سەرۆک وەزیران یان هەر پۆستێکی دیگە کە شایەنێتی پیرۆزی بێت ئێمە باوەڕمان بە پرۆسەی دیموکراسیە باوەڕیشمان بەوەی هەموو پردەکان نەڕوخێنێ با نەیکەنە کارێک لە ڕوویان نەبێ بەرامبەرمان دانیشن چونکە دائنیشنەوە بۆ داواکردنی پۆست و لەوانەیە جێگری سەرۆک وەزیرانیشی تیاابێ بەڵام دەڵێن سەرۆکی حکوومەت وەرەگرینەوە نەک جێگر منیش ئەبم بە سەرۆکی ئیتالیا با بزانین خەڵک چیاڵێت تۆ لە وەڵامێکدا دەڵێ واز لە پۆستی سەرۆکی حکوومەت بێنن دەست بە پۆستی جێگری سەرۆکی حکوومەتەوە بگرێت بەڵێ مەبەستت چییە؟ مەبەستم ئەوەیە لەم کابینەیان بەڕەواش بۆ نابینن نە ئەم کابینەی شایەنیان نەبوو بە پێی استحقاقی هەڵبژاردن ئێمە مانتوانی حکوومەت دروستکەین ئێمە خێرتان پێکردو ئێمە جەنابی کاک مەسرور کە ڕاست پێردرا بۆی کە کابینەکەی دروست بکە ئەیتوانی بە بەیەکێتی دروستی بکە بەڵام دەسەڵات نابێت لە سلێمانیا بەڵام ئێمە مڕعاتی ئاشتی کۆمەڵایەتی و پاراستنی سەقامگیری کوردستانمان کردووە گینایانی چی دەسەڵات نابێت لە سلێمانی بەڵام واقع زۆر جار
گلەی ئەوواکەن زۆنی کەواتە باشەکەواتە با بە خەڵک بڵێنەمە باوەڕمان بە هەڵبژاردن و بە دیموکراسی و ناهێڵی نەگەر کەسێک بردیشیەوە لە هەڵبژاردنە حکممان بکات بەڵام ئێمە بەعکسەوە کێ هەولێر زۆرترین کورسی هێنا کێ لە شوێنێکی تر لە سنووری دەسەڵاتی پارتی زۆرترین کورسی هێنا پیرۆزی بێت بەڕاستی پێم بڵێ یەکێتی بەشداریان هاو بەشە وەکو پێم وتی بۆ پڕکردنەوەی پۆستەکان بەشدارن بەڵام بۆ ئیلتیزاماتی سەرشانی خۆیان وەکو کەسێک کە تۆ شەریک نییە شەریکێکی باش نیە شەریکێکی باش نەبووە ناشەریکێکی باش نیە هیچ بڕیارێکتان لە کابینەوە بەسەرێکیدا سەپاندووە نەخێر لە نێو ئەنجومەنی وەزیران نەخێر لە یانەوە هەشتی بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران بە دەگمەنتیایە بۆ نەک یعنی 98 بەرەو سەریش دەنگی زۆرینە بەکار نهاتوە لە ئەنجومەنی وەزیران زۆری هەمووی بەیەکەوە بوونە باڵێ پرۆژەیەکیان هەبێ ڕەتتان کرد بێتەوە خێر ئەی بۆچی جارجار کە قوبات ئێمە پرۆژە ڕەتناکەینەوە کرد بەس قاچاقی ڕەتەکەینەوە بەڵام جارجار کا قوبات کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیرانی با کۆتە کرد فترێکی زۆرش بای کۆتی کرد نهات لەوانەیە بەهۆی ئەو شتانەوە بێت کە ئێمە ئێستا قسەی لەسەرەکەین بەهۆی ئەو نایی کە بەڕێز مەسرور بارزانی هەیەی بۆ ڕێگری لە گەندەڵی بۆ ڕێگری لە قاچاقی بۆ ڕێخستنەوەی هەرێمی کوردستان بۆ گەیاندنی دەستی یاوەدانی بۆ هەموو ناوچە و کۆڵان و کوچە و گوند و شارێکی ئەم هەرێمە بۆی کە حکوومەتێک هەبێت هەموو بڕیارەکانی لە هەموو کوردستان جێبەجێ بکرێن بۆی کە هەموو مەرزەکان لە ژێر چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان ئابن بۆی کە داهاتی هەرێمی کوردستان هەمومان بزانین حکوومەت بزانێت بۆ کوێ ڕوا و چی لێ و چۆن خەرجەکرێت باشە بووە باش ئەمانە هیچیان لە پارتیانین چۆنیانی لە پارتی بۆ منە تۆ باسی قاچاق و گەندەڵێوانەکەی زیاتر لە لای ئەو لا باسەکەی لێرە هیچی نیە ئەمانە بۆ دیسان پێتەڵێم ئەمەشت جواب بدەم بەس حەز ناکەم وەکو تێبەژی پارتی لەگەڵ من قسە بکەیت بەڵام نامە بەس پارتی حەزبێکە نزیکی ملیۆنێک خەڵک بەستم لەوێ گەندەڵی لەم لایە نییە با بۆ شەرحکەم نزیکەی ملیۆنێک خەڵک ئینتیمایان بۆ هەیە لە ناوەرێمی کوردستانە ئایا لە ملیۆنێک کەسا خەڵکی گەندەڵ نییە خەڵکی خراپ نییە خەڵکی پیسخۆر نییە بەڵێتیایەتی تێگەشت بەڵێتیایەتی بەڵام ئەوەی کە بڕیاردەرە لەگەڵک نییە و هەوڵی داوە کە سنوورداری بکات کە بچووکی بکاتەوە کە نەهێڵێت باش دەڵێن کابینینەوە جیاوازی لە نێوان شارەکانەکە بە تایبەت لە نێوان هەولێر و سلێمانیە بەڵێ بە فعلیش ئەگەر وەکو بینین بێت ئەو پرۆژانەی لە هەولێر هەن لە سلێمانی نین بەڵێ هۆکارەکەی چییە؟ خۆ یەک حکوومەتیشە حەزمە کرد لێدوانێکی کاگەڤاڵە بۆ بکرد بەکار بهێنن وەک جوابی ئەم پرسیارەکە ئەڵێت ئەوەی ئەم کابینەی کردوێتی بۆ سلێمانی کەس نەیکردووە ئەتوانی پلێشی بکەیت لە دوای بەرنامەکە بەڵام وەکو لە شوێنێک قسەکانی من ببڕە جوابەکەی ئەودانێ ئەو پارێزگاری سلێمانیە بەڵام وەکو بینین بە فعلیش ئەبینین ئەو شتانەی لێرە هەن بۆ منە فەرتێک لەمەوبەر شەقامێکم بینی بناوی ڕێگای مامجلال باڵێ هەروە وەفایەک بۆ مامجلال لەم جادەیە با چاک کراوە تقریبا 13 ساڵە ئەو شەقامە هەیە 13 ساڵە چەند جارێکیش پارەی بۆ تەرخان کراوە بەڵام ئێستا ژەگەر سیارەی بەرزت پێ نەبێ ناتوانانی بە ناوی بڕۆی لە بەرەوەی کە وێرانەیە پارەکەی هەموو جارێک خوراوە و چه خواردوێتی و من پێتەڵێم ئەگەر کەسێک وەفای بۆ ناوی مامجلال نەبێت چاوەڕێمە بن وەفای بۆ خەڵکی هەرێمی کوردستان هەبێت چونکە ینی لەسەرەوان ئیلتیزامە هەروەکو کوڕوباوک ئەو جادەیە چارەست ینی بەڵام ئەمە بەناوی حکوومەتە بە ناوی باوکی منەوە جادەیەک تا بنێن خۆمتەوە هەبێکە ئەگەر قەرزیشم کرد بێت بەڵام ئەو ئەرچی حکوومەتە ئەرکی حکوومەتە حکوومەت پارەی بۆ تەرخانەکات پارەی بۆ دابینەکات بەڵام هەر جارە و بەبیانوێگە و پارێ دیار نامێنێت بەڕاستی ئەمە حەقە هەڵوەستەی لەسەر بکرێت بۆیە وەڵی من لێرەوە داوا لە بەڕێز وزیری شارەوانی یەکەم بە دوواداچوونێکیش بۆ جادەیە بکات هەر بکو ڕێزێک بۆ ناوی مامجلال حەزەکەم ئەم جارە وەزارەتی شارەوانی خۆیان بە وەرکە هەستن و کارمەند و ئەندازیاری خۆیان بنێرن جێبەجێ بکەن زۆربەی ئەو قسانێک کە کردمان تا ڕادەیەک
لانیش سیاسی و حکومی پێ ئەتەوێت لە پرسیاری حەزبی تێوە دووە جارەچینە سەر ئەو شتانی کە پەیوەندیان بە ژیانی خەڵکەوە هەیە ڕۆژێک بتەبێژی پارتی بهێنە بە ئەو زیاتر زۆر باشە. بەڵام داین دیسان بیرتە خەمەوە کە بابەت بۆ جەنابی مەسرور بارزانی جەنابی سەرۆکوەزیران مەسرور بارزانی کەس چاوەڕە نەبێ من جواب نەدەمەوە ئەیدەم جواب هەر کەس بێت کەواتە تۆ گوتەبێژی بۆ نمونە بەڕێز سەرۆکوەزیرانی یانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز سەرۆکوەزیران متمانەی بە من کردووە منی کردووەتە وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پێی وا بووە کە شەریکەکانی لە ناوم حکوومەتە ئیلتیزامەکەنەوە وەکو خۆی دڵسۆزن بۆ کوردستان بۆ ئاوادانکردنەوەی کوردستان بۆ نەهێشتنی گەندەڵی لە کوردستان بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی حکوومەت لە هەموو کوردستان بۆیە بابچینە سەر شتانێک کە پەیوەندیان بە ژیانی خەڵکەوە هەیە بە تایبەت موچە موچەی مانگی هەشت بەڵێ چی لێ بەسەر دێت دێت تاوان وەکو مانگی حەوت چێشی بۆ دروست نابێت ئەوەی کە ڕوویدا دوو مانگ موچەی فەرمانبەرانی خەڵکی هەرێمی کوردستان نەدرا پێچەوانی بڕیاری دادگای فیدراڵی بوو ئەمە یانجارێ با من تەوزیحێکت بۆ بدەم لەسەر باش ئەمە پێچەوانی بڕیاری دادگای فیدراڵی بچکە دادگای فیدراڵی ئەڵێت لە هیچ دۆخێکە نابێت موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستان نەنێردرێت تێبینیت هەیە لەسەر موچەکە بدە بەس بڵێ لە ماوەی مەسەرەن مانگێگەم تێبینیانم بۆ چاک چارەسەر بکەن بەڵام نەک تۆ موچەی خەڵک ڕابگری بە بارمتە بیگری بڵێ وڵا تۆ فڵان تێبینیم هەیە نەدوو تۆ چارەسەریکە یعنی تێبینی تازەیە ینی مانگانە تێبینی تازە هەیە ئاخیر تێبینیش کە موچەی لەسەر ڕاگیرە لە بابەتە سەرەکیەکە فەرمانبەرانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بوون کە موچە لە حکوومەتی هەرێم وەرەگرن موچەی مانگی 2 3 4 و 5 و 6 و حوتی ئەمانە هەمووی لە بەشە موچەی ئێمە هی مانگی حوت گلدرایەوە نانێردرا یانیوانی مانجی ڕابردویان گەڕاندەوە موچەی 6 مانگیان لەسەر موچەی هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان بڕی ئەی بەچی پارەکەتان تەواو کرد ڕایان گرتووە جا بۆستە بڕێکی دیکەیان نرد تیانەمە موچەی مانگی هەشتە کە هەموو پارەکە تقریبەنەوەی کە نێردرا ئەگەر بۆی غەڵەت نەکەم بۆت بخوێنمەوە بەڕقەم بۆ مانگی حەودە بۆوان 998 ملیار بە ئێمە بدەن بەڵام 308 ملیاریان نرد 600 لە ئێمە بڕیوە باشە هی مانگی 2 3 4 و 5 و 6 بوو هی فەرمانبەرانی ناوچە کوردستانیەکان و بەشێکیشی ئەوانەی کە ناویان لەناو بایۆمێتری نەبوو دیسان لە مانگی هەشت 126 ملیاریان لە ئێمە بڕیوە هەر هەمان قەزیەیە ینی ملیاریان نردووە بە ئێستا ئێمە بە هەردوو مانگ پێویستە 870 ملیارمان بۆ بنێرن چەندیان نردووە بۆم خوێندیتەوە ڕقەمەکە ئەوەی کە نێردراوە هەتاوەکو ئێستا ئێمە ینی بۆی معاش بدەین پێویستیمان بە 998 ملیارە باشە هەتاوەکو ئێستا ئەوان تریلیۆنێک و 180 ملیاریان بۆ ئێمە نردووە بۆ دوو مانگ بۆ دوو مانگ بەڵام بۆ دوو مانگ تریلیۆنێک و 800 هەیە بۆ دوو مانگ ئەبێت 2 تریلیۆن ناقص 4 ملیار بدەنە ئێمە بەڵام ئەم بڕیان گلداوەتەوە ئێستا شتی باشت پێ بڵێم بۆ متەفائیل بم شتی ئومێد بەخشەوەیە کە بەڵام خەڵک ئەو شتانە نازانێت خەڵک موچەی خۆیە بێت ئێوە من وتەبێژم ئەو دانیشتم بۆ چەکەم باش ئێمە لە مەوزوعی هاوتاکردنی موچەی خانەنشینان کە ئەم بابەتە پێش دوو مانگ لە کۆبوونەوەیکی ئەنجومەنی وەزیران دەنگی لەسەر درا و بەڕێز جەنابی سەرۆکوەزیران تیمێکی ڕاستپارتکەم ئیشە تەواو بکەن سوپاس بۆ خوا مشتێکی زۆر باش بۆ ئێمە دڵمان خۆش بوو کە موچەی خانەنشینان گۆڕانکاری بەسەرا هات بۆ ئەم موچەی مانگی هەشتیش کە نەقسی هەیە تیمی وردبینی هەردوو لە ئێستا لە گفتوگۆیان لە مناقەشەیان تەسەورەکەم هەتاوەکو هەفتەیەک یان بەشکم کەمتر ئێمە هەموو جهودی خۆمانەکەین ئەو تێبینیانەش نەهێڵین چکەوان ئەڵێن ئەو پارەی کە نەقسە ئێمە وەکو ئەمانەت لە لامانەکەی چارەسەری ئەو مەوزوعە بۆ ئەوی شەنێرین بۆ زۆر باش کاتە موچەی مانگی هەشت دامەشەکەی موچەی مانگی هەشت بە پێ ئەوەی کە ئەو کاتە ئێمە پێویستمانە حەوت بۆ 8 ڕۆژ پێویستە بۆ چارەسەرکردنی کێشەکان
لە دوای چارەسەرکردنی کێشەکانەوە ئیترەبێ بەنێردرێت کاتە ئێمەژێک سەردا تا 15 مانگ پێش 15 ئەبێت پارەکە بێت چونکە ئێمە پێش 15 تێبینیەکان چارەسەرەکەین. زۆر باشە. ئەیوانە بێش ئەو کردی ئێمە زۆر بەسەریحی پێت بڵێم کێ کردی بەڕێز مەسرور بارزانی کردی و پێویست ناکە هیچ تەفسیر و تەویلێکی تر بۆم بابەتە بکرێت و بەڕێز جەنابی سەرۆک وەزیران لەگەڵ نوێنەرەکانیان دانیشت پێشتر داوای لە نووسنگەکەی کردبوو کە وردەکاری بۆ بخەنە ڕوو داوای لە بەڕێز وەزیری پەروەردە کردبوو کە بەرچاوڕوونی بدات تێچووی دارایی چەنە بێت چەند پارە لەسەر حکوومەتەکەوێ لە ماوەی 3-4 مانگە ئەم بەرچاوڕوونیان ئەدرانە بەڕێز جەنابی سەرۆک وەزیران هەتاوەکو بڕیاریدا دوای بینینی نوێنەرەکانیان کە ببنەگرێ بەست کە بێگومان بڕیارێکی دڵخۆشکەر بوو بۆ ئێمە هەمومان پێی خۆش بووین ئەوان لەو قەلەقی و دوودڵیان ڕزگاریان بوو چونکە بەڕاستی قرس بوو بۆیان مامۆسایەک لە گوندێکوانێک بڵێتەوە بە 3000 بە 4000 ئێستا هەر هیچ نەبێ مافەکەی لە ڕووی ئیداریەوە پارێزراوە بۆیە بڕیارێکی زۆر باش بوو و زۆر کاریگەر بوو لە داهاتیان ئەدرێت بەڵێ لە داهاتی ناوخۆ موچەکانیان ئەدرێت بۆ بڕیاری بەڕێز جەنابی سەرۆک وەزیران مەسرور بارزانی. زۆر باشە. بڕیار وایە هەفتەی داهات و شاندێک بێت شاندێکی دارایی عێراق بێت ئەم شاندە چێە و ئامانجیان چیە لە سەردانەکەیان؟ شاندێک لە وەزارەتی دارایی فیدراڵەوە دێن شاندێکی باڵان کە ئەنجومەنی باڵای ئابوورین دێنە هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستی باڵا کۆ بنەوە و هەنگاوێکی زۆر باشە بێت ئێمە پێکەوە لەسەر ئەو تێبینیانەی کە لە نێوان هەردوو لە هەن بە تایبەت دیوانی چاودێری دارایی هەردوو لە لەسەر کۆمەڵێک بابەت لە گفتوگۆیان ئێمە ئەکرێ باشتر و وازەحتر پێکەوە دابنیشین بۆ ئێمە پێشوازی لەو هات ناکەین و دیسانەیڵێن حکوومەتی هەرێمی کوردستان نیەتی چارەسەری کێشەکانی هەیە و هەر تێبینیەک کە ئێمە بزانین یارمەتی پرۆسی چاکسازی لە هەرێمی کوردستانە دات خۆمانە و تێبینیە مصڕەبین لەسەرەوەی کە نەیهێڵین زۆر بەڕێز وەزیری دارایی و کۆمەڵێک ڕاوێژکار و هەروەها ینی دیوانی چاودێری دارایی عێراق کۆمەڵێک بەرپرسی باڵای ئەو تەرەفانن کە پەیوەندیان بە پارەوە هەیە بە کورتی فێت جایوادارم چارەسەری بکەن بۆی ئەو کێشانە بۆ خەڵک دروست نەبێت ئێمەش بە دوای چارەسەری ڕیشەیان لەبەرەوەی کە هەتاوەکو ئێستا ئەمەژە کرێت وەکو پێم وتی ئێمە بۆ خۆمان ئەوەی کە بەڕاستی مقنع بین بەوەی کە پێویستی بە چارەسەرە چارەسەرە بێت دەرگاکەینەوە بەڵام بۆ مانایە نییە کە هەرچی مافی دەستوری و یاسایی هەرچی حەقێک کە دەستور بە هەرێمی کوردستانی داوە تۆ پێشێری بکەیت چارەسەرە بێت و پێچەوانەی بڕیاری دادگا بجوڵیتەوە کە ئەڵێت نابێم ئەم موچەی فەرمانبەران هەرگرنتێک نییە هەر تێبینیەکت هەیە بەسەر چاوەگەر تێبینێکی معقول بوو بۆ ئێمەش باش بوو و یارمەتی پرۆسی چاکسازیدا لەگەڵ یانی و ئەیکەین بەڵام ئەگەر دەستوەردانێکی نامعقول بێت لە دامەزراوە یاسایەکانی هەرێمی کوردستان بەڕاستی لەوانەیە کە خزمەت بە هەرێمی کوردستان نەکات ئەگەر ئێمە تا ئەوڕادەیەش دەیکەن سیاسیە یان بەڕاستی کێشن بەشێکی زۆری سیاسیە بەشێکی زۆری هەندێک تێبینی هەبووە کە ئێمە پێمان خۆش بووە بۆ ئێمە باش بووە بەڵام ئەتوانم بڵێم بەشێکی زۆری سیاسی بوو بەشی زۆری جامانە ئەمانە هەرجارە و بۆ منە هەندێک کەسەڵ ئێستا هەڵبژار نەبووە و کێشانەمان بۆ دروستە بێت بەڵێ باشە کەواتە هیچ گرنتێک هەیە ئەم کێشانە دروست نەبنەوە نەخێر گرنتی نییە نەخێر تێکەڵی سیاسەتە بێت ئەنی بۆ دادگای فیدراڵی بڕیارەکانی بۆ ئێمە وەک خۆی جێبەجێ بکرین بۆ ئەوان نەخۆت وتت دەڵێ موچە ناوی تێکەڵ بە کێشە سیاسەکان بکرێ وڵا حەقە و پرسیاریان لێ بکرێ بۆ ئێوە کە ئایان بینین بۆ پێیان ناڵێت بۆ هەوڵ پێمان وتونێمە ئێوەش پێیان بڵێن وەڵامیان نەبووە ئەڵێن وانە و ئێمە هەمومان بە یەک چاپسەیری هەموو عێراقەکەین و هەموو ناوچەکانی عێراق بۆ ئێمە وەکویەکە و بەڵام لەوانەی خەتای ئەوانیش نەبێت ئەوانەی کە بڕیار بەدەستن سەرۆک وەزیرانی لێ دەرکە سەرۆک وەزیرانی عێراقی لێ دەرکە ئەو بەڵام بەشێک لە بڕیار بەدەستەکانی عێراق وەشێک ئەوانەی کە لە دەرەوەی دەسەڵاتی فەرمی عێراق هێزیان هەیە و دەسەڵاتیان هەیە و قوتیان لەلایە ئەمانە بە دوای چارەسەرەوە نین
سپاس بۆ بەڕێز پێشەوە هەورامانی کوتەبێژی حکوومەت هەرێمی کوردستان کە لەگەڵمان بووی دەستان سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر هەر لە خۆشی دابن.